ئەم کاتتان باش خوێنکارە خۆشەویستەکان، من مامۆستا جوان مامۆستای وانەی وێنە کێشان. خوێنکارە خۆشەویستەکان، هیوادارم تەندروست باش بن هەمووتان، هیوادارم لەم وەرزە سەرمایە بە باشی ئاگاداری خۆتان بن لەبەرەوەی نەخۆش نەکەون و لەوانەکانتان دوانەکەون. بۆ ئەمڕۆ وانەیەکی زۆر سادە بەڵام وانەیەکی بنەڕەتیم بۆ ئامادەکردوون. چۆن بنەڕەتی؟ لەبەر ئەوەی ئێمە هەمومان کە وێنەیەک ئەکێشین پێویستە ڕەنگیشی بکەین. لە ڕەنگکردنا پێویستە زۆر ئاگادار بین لەبەر ئەوەی زۆر جار زۆر کات بەهۆی ڕەنگکردنەوە وێنەکانمان لێ تێگەچێ. زۆر کات وێنەیەکی زۆر جوان ئەکێشین بەڵام کاتی ڕەنگکردن ئێمە وێنەکەمان لێ تێگەچێ. بۆ لێمان تێگەچێ لەبەرەوەی ئاراستەیەک بە خۆمان دیاری ناکەین بۆ وێنە کێشان، لەبەرەوەی بە هەر ئاراستەیەکمانێ وێنەکە ڕەنگەکەین. ئەم جۆرەش وێنەکەمان ناشرین ئەکات. چۆن ئاراستە دیاریکەین؟ ئێستا لەوانە بێ پرسیار لەلات. سەیری دەستی مەکەن نمونەیەکتان بۆ باسەکەم. ئەگەر من 2 چوارگۆشە بێنم، 2 چوارگۆشە مێنا، ئەمە ڕوونکردنەوەیەکە بۆ ئێوەی خۆشەویست. سێری دەستم بکەن. ئەگەر بین ئەم 2 چوارگۆشەیە ڕەنگ بکەین. چۆن ڕەنگیەکەین؟ ڕەنگەکەم ئەهێنم، من لەمەیانە لەوانەیە بۆ خۆم ئاوا ڕەنگەکەم ئەچمە دەرەوە لە ئاودلاینەکە. دەی با تەواو بکەینە تەواو بمەها بە هەموو ئاراستەکانە وێنەکە ڕەنگەکەم. تەمام سێریکەن وێنەکەمان زۆر ناشرین دەرچوو. بۆچی؟ لەبەر ئەوەی ڕەنگکردنەکەمان ناشرین بوو. ئەگینا خۆرە سەرەتاوە هەر چوارگۆشەیەکی ئاوا جوان و ڕێک بوو، کەواتە ئەم جۆرە ڕەنگکردنە هەڵەیە. ئەگەر بینە سەر ئەم لا بمانوێت بە شێوەیەکی ڕاست ڕەنگی بکەین، چی ئەکەین؟ سەرەتا ئاراستەیەک بە خۆمان دیاریەکەین. لەوانەیە من حەزکەم لە خوارەوە بۆ سەرەوە ڕەنگی بکەم، لەوانەیە تۆ حەز بکەی لە سەرەوە بۆ خوارەوە ڕەنگی بکەی. ئێستا منم ئاراستەیە بۆ خۆم هەڵ ئەبژێرم، ڕەنگی ئەکەم وێنەکەم پێی، بەڵام ئەبێ زۆر وریابی بە هیچ جۆرێک لە ئاودلاین نینە دەرەوە، واتە لە چوارچێوەی وێنەکە نینە دەرەوە. ئەگەر حەزشمان کرد سەرەکەی تۆ زەل ناڕاستەکە ئەو بە خۆت بە خێرایی بیکە، بەڵام کە هاتیتە کەناری وێنەکەوە، کە هاتیتە سوچەکانەوە، پێویستە زۆر هێواشبی ئاراستە نەگۆڕی و نەچیتە دەرەوە لە چوارگۆشەکە. لەبەر ئەوەی بەو جۆرە وێنەکەمان تێک ئەچێت. سیرکەن ئێوە جارێ بەس سیرم بکەن، دوای ئەتوانن دووبارێکەنەوانێ سێری وێنەکە بکەن. ئەم وێنەیان چەند جوان دەرچوو. بۆچی؟ لەبەر ئەوەی زۆر بە باشی و بە وریاییەوە ڕەنگمان کرد. سیرکەن هەردووکیان 2 چوارگۆشە بوون، بە قەدەر یەک بوون، یەک شکل بوون، بەڵام سیرەکەین ئەمەیان جوانتر بوو لەوە. بۆچی؟ لەبەر ئەوەی لێرەیە زۆر بە جوانتر وێنەمان ڕەنگ کرد. ئەمە کەواتە ئەمە ڕێگە ڕاستەکەمانە. هیوادارم هەمووتان ئەم کردارە دووبارە بکەنەوە وەکو هۆمۆرگ بۆم بنێرن. ئەمە هەنگاوێک بوو لە هەنگاوە سەرەتاکانی چۆنیتی ڕەنگکردن و هەنگاوێک بوو لە یەکێک لە هەنگاوە گرنگەکانی وێنەکێشان. لەبەر ئەوەی ئێمە لە وێنەکێشانە پێویستە سەرەتا فێری شەیپەکان ببین، دوای ئەوە ئەتوانین چی بکەین؟ وێنەی زۆر جوانتر و جوانتر بکێشین. ئەگەر بمانەوێت لێرەیە باسی شەیپەکانش بکەین بۆتان، واتە باسی شێوە بیرکاریەکان بکەین. چەند شێوەیەکی بیرکاریمان هەیە، وەکو شەیپی چوارگۆشە، سیرکەن، لاکێشە، بازنە، سێگۆشە و ئەمەش شەیپێکی تر و چەنەها شەیپی تریشمان هەیە کە ئێوە خۆتان ئەتوانن بیری لێ بکەن و بزانم چەند شەیپ ئەزانن کە لە کۆتاییە ئەتوانن وێنەیەکی جوان دروستکەن پێی. ئێستا سەرەتا با ئێمە چی بکەین؟ چۆنیەتی ڕەنگکردنی هەرێک لەم شەیپانە سیر بکەین. چوارگۆشەکەمان ڕەنگ کرد، بەڵام لێرەیە دووبارەی ئەکەینەوە کێشەنیە، وتمان ئاراستەیەک بۆ خۆمان هەڵەبژێری. دوای ئەوە بەم ئاراستەیە بەردەوامە بین هەتا کۆتایی وێنەکە. سیرکەن، لێرەیە ئەبێ زۆر بە وریایی وتمان نەچینە ئەو دی و ئاودلاینەکەمان یەک ئاراستەش بەکاربهێنین. ئەگەر بێ لاکێشەکەش ڕەنگ بکەین، ئەوش بە هەمان شێوە ئاراستەیەک دیاری ئەکەین بە ڕەنگەکەمان بگۆڕین جوانترەوەیە.
هەتاکو ڕەنگی زیاتر بەکاربێنین لە وێنەکە جوانترە بێت. لێرە ئاراستەیەکمان دیاری کرد. زۆر جار ئەتوانی ئاراستەی وێنە کێشانەکەت ئەگەر ویستت لە لای ڕاستیان چەپەوە دەست پێ بکەی ئەتوانی یاری بە پەڕەکەت بکەی واتە ئاوای لێ بکەیت ببێنیتە بەردەمی خۆت و لە لای ڕاستیان چەپەوە دەست پێ بکەی. بەڵام تازە من لەم سەرەوە بۆ خوارەوە دەستم پێ کردووە کەواتە هەر ئاواش ئەدە تەواوی کەم سیرکەن هەتا کۆتایی وێنەکە ئەبێ ئاوا بڕۆم. ئەم سوچانەکە ئەمێنێتەوە لە کۆتاییە. زۆر جار خوێندکارەکان مەڵەتی چاوە چی لە بکەینە هەسپیە ئەبێ بە زۆر بەوریاییەوە زۆر بەوریایی ڕەنگی بکەین بەبێ ئەوەی بچینە دەرەوە لە ناو لاکێشەکەمان. ئەگەر بینە سەر ڕەنکردنی شەیپی سێگۆشە لەم ڕەنکردنەیە ئێمە زۆر بە سانایی ئەتوانین لەکوێوە لە سوچێکەوە دەست پێ بکەین. لێرەیە بە جوانی ئەگەر بۆمان وەکووتمان ئەها لێرە تاقیەکەینەوە تۆزێ ناخۆش ئێمە لێرە دەستمان پێ کردووە سیرکە پەڕەکەمان ئەگۆڕین ئاراستی پەڕەکەمان زۆر بە وریاییەوە ڕەنگی ئەکەین. سەیری ئێرەکان زۆر بە وریایی ڕەنگی ئەکەین و بە هیچ جۆرێک سپیشیتیان ناهێڵین. ئەها زۆر جوان بوو. بینە سەر ڕەنکردنی بازنەی لەوانەیە ڕەنکردنی شێوازێکی بازنەیی زۆر کات ناخۆش بێت یان زۆر کات بۆ ئێوە قورس بێت. بەڵام ئێمە لێرەیە بە هەمان شێوە ئەتوانین بەردەوام بین لەسەرەوە بۆ خوارەوە یاخود ئەتوانین لە ناوەڕاستی وێنەکەەوە دەست پێ بکەین. من زۆر جار بە خۆم ئەمە بەکارهێنم لە ناوەڕاستی بازنەکەەوە دەست پێکەم و ئاوا دەستم بەردەوام ئەبێت وەکو شێوەیەکی ئاسان و جوان و شێوەیەکیش کە خۆشی لێ ئەبینیت. سیرکە تۆگە بەردەوام بی ئاواها ئەبێ بەیاری سیرکە چەند بە جوانی و چەند شکڵێکی جوان و شێوەیەکی جوانی وەرگرت بەبێ ئەوەی بە هیچ جۆرێک بینە دەرەوە لە وێنەکە بۆ سیرەکەین زۆر بە جوانیش ڕەنگمان کردو هەمووشی بە ئاراستەیەکی خولانەوە کردومانە واتە نەسەرەوە بۆ خوارەوەیە نە لای ڕاستە و نەچەپە تەنها لە ناوەڕاستەوە دەستمان پێکرد کە ئێمە شێوەیەکی زۆر جوانی بەخشی بە وێنەکەمان. ئێستا چیمان ماوە تەنها هارتمان ماوە. ئۆکێ داویش هەر سوور بکەین نەو با دووبارە نەبێت یەین ڕەنگێکی جوان هەڵەبژێرین کامە ڕەنگ ئەمەمان بەکار نهێناوە با ئەمە بێت. سیرەکەین لێرەدا ئەتوانین لە خوارەوە بۆ سەرەوە بە هەمان شێوە ئەتوانین ئەو دووبارە بکەینەوە. ئەوە ببورن ڕەنگەکە دووبارەیە بەس کێشەن یامە تەنها ئەمانوێت زۆرترین ڕەنگ بەکاربێنین و جوانترین بۆ یەکردنمان هەبێت. ئەگەر سیرکەن من لێرەشا هەرچەنە لەم لاولا لە ڕاست و چەپ شتمان زۆرە بۆیە بتوانین دەست بجوڵێنین بەڵام من ئەو ئاراستەی خۆم تێک نایم لە خوارەوە بۆ سەرەوە ئەڕۆم بە هەمان ئاراستە هەموو لاکانی وێنەکەم تەواو ئەەکەم. سەیری ئەرەکان زۆر بە جوانی جارجار ئەگەڕێمەوە سەری بزانم چ خاڵێکی سپین بەجێ هێشتووە ئەتوانم چی لێ بکەم ڕەنگی بکەم. من پیسم کرد ئێوە هەوڵبەن کە بە هیچ جۆرێک پیس نەبێت سەر وەرقەکانتان ئەو وێنەکەتان جوانتر ئەبێت. ئێستا ئێمە هەموو شەیپەکانمان چی دەکرد ڕەنگ کرد و شێوازی نوێ فێربووین لە ڕەنگکردن وەکو لە بازنەکەدا دیارە و لە سێگۆشەکەدا دیارە. ئەمە چەند شەیپێک بوو کە دروستمان کرد و ڕەنگمان کرد. ئێوەش بزانم ئەمەوێت لەم شەیپانە وێنەیەکی جوانم بۆ دروستکەن و هۆموەرکی یەکەمتان چییە؟ شەیپەکانم بۆ دروست ئەکەنەوە بە هەمان شێوەی من ڕەنگی ئەکەن بەبێ ئەوەی لە ئاوتلاین بێنە دەرەوە و ئاراستە بگۆڕن. و هۆموەرکی دووەمتان چییە؟ ئەمەیان بزانم کێ ئەتوانێت لە شەیپەکان چەند نمونەیەکی وێنم بۆ دروست بکات و بۆ نمونە گەر من نمونەیەکتان پێ بڵێم وەکو نمونەیەکی سەرەتایی خانوو ئەگەر بین لە ئەو شەیپانە بمانوێت خانوو دروست بکەین چی هەڵئەبژێرین بزانم کێ ئازایە ئادە سێریکەن چوار گۆشەیەک و سێ گۆشەیەکمان ئەوێت وەکو سەرەکی ئەگەر بین بەم شێوەیە دوای ئەوە چیتر سێ گۆشەکە ئەخەینە سەری. ئۆکەی ئەمجار لاکێشەش ئەتوانین بەکاربێنین لە دەرگاکەیە و بازنەیەکی بچکۆلەش ئەکەین بە دەستکی دەرگاکەمان. من بەم شێوەیە ئەم نمونە سادەیەم بۆ دروستکردن. من ئێستا وێنەیەکی جوان و تەواوم ئەوێت ئێوە بۆم دروست بکەن لەم شەیپانە
ئەگەر خانوش نەبێت هەرچی وێنەیەک هەر نمونەیەکی تر خۆتان هەستان لێتی و بە بیرتانایەت بیر بکەنەوە بۆم دروست بکەن ئەو وێنەیەم بۆ بکێشن دوای ئەوە هۆمۆرکەکانم بۆ بنێرن با سەیریان بکەم بزانم کێ زۆر جوان کێشاوێتی. دەستان خۆش بێت بۆ ئەم وانەیە. بای بای.